دوودانە دوو دەکاتە چەند هەموو تێک ڕادیان مووسڵ دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابان نمرەی کەم دەهێنا و داهاتمە خوار ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێت بە یەک نابێ بە چوار لای من وابوو ددان و دووری و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێگرایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داواتێنەکار لای من وابوو گەڕاک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەمین و دڵ جوانی پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووی وادوو بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم تۆت پارچەکەن بێندەنە ژێربن لەو ڕەگبار بچمە سەردار خەڵ دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار